کاکام پێنجی بیانی خەبەرم بۆتەوە بەبوونی زڕسم بایلەکەمەوە هەڵدەستم و دەرگای دەکەم وەستەی دەکەم ئەو ژوورم پڕ بووە لە ئاگر فەرشوشتم بە سوتاوم بەتانیشتم سوتاون ئەوە وەسعک لە ڕووی تەریەوە کە جەنابەت چووی منداڵەکان سوتابوون نەخێر نەسوتابوون نەخێر نەسوتابوون چبوون لە ناو دووکەڵەدا غروب بوونە خنکاون باشە منداڵەکان هەرسێ منداڵەکە لە ژوورێ بوون بەڵێ هەرسێکم لە ژوورێ بوون ئەو زۆر باشە ئەو تەمەنی 9 ساڵە گەورەکەم دووەکانیش جمکەنە هەردووشیان 6 ساڵ نائشان کوڕەکەم شەلل دەماغەوەکەی دیشم سەکەشم چاوم لێتە و لە ڕەوزێ بوو بەڵێ ئەمڕۆ کاتژمێر 6 بەیانی ئەم ڕووداوە وەکو گوتم ئاگادار کراینەوە هێزە ئەمنیەکان و بەرگری شارستانی بە هاوبەشی لەگەڵ بەرگری شارستانی و پۆلیسی ڕانیا هاتین بۆ شوێنی ڕووداوەکە بەداخەوە ئەو حاڵەتەی دوو منداڵ لە تەمەنی 6 ساڵی کە دوانە بوون یەکیان ڕەگەزی ئەویتریان ڕەگەزی نێر بەناوەکانی میر و مەیلی مەریوان کە لە گەڕەکی تیتۆکە کە گیانیان لە دەستدا بوو بەهۆی ئەوەی ڕووداوەکە کە بەڵێ هیتر لە شوێنی ڕووداوەکە دوای لێکۆڵینەوەی کە هاتین بۆ شوێنی ڕووداوەکە هیتر هەبوو لەو شوێنە بەهۆی ئەوەی کە هەندێک کەلوپەلی سوتا و ئەو مەوادانی کە معڕەزن بۆ سوتا وەکو پلاستیکی و فەرشی لێ بووە لەو شوێنە سوتا و دووکەڵی دروست کردووە طبعاً ئەو ڕووداوی باز دەکەم لە پێش کاتژمێر 6 بووە و دوای ئەوەی کە دووکەڵێکی زۆر دروست دەکا ئەو دوو منداڵە گیانیان لە دەستداوە چەند کەسێک بوون لەوێ 3 کەس بوون دووانیان گیانیان لە دەستداوە ئەوی تریان ڕزگاری بووە و بەپێی راپۆر بڵین بەپێی ئەوەی کە توبعادلی پێی توبعادلی کە هەندێک لە حاڵەتەکانیان بەسەر دەموچاویانەوە دەرە وەکوشی بوونەوە و ئەو حاڵەتانێک کە بەسەر ئەو کەسانەدادێک کە دەخنچێن بەهۆی دووکەڵەوە بەڵێ حاڵەتەکانیان پێوە دیار بووە ئەم حاڵەتە ڕاستە و بەهۆی دووکەڵەوە